سڵاو لە قوتابیانی خۆشەویست قوتابیانی عەزیز ماوەساوشەنگ لەگەڵتان دەبم بۆ تۆمارکردنی وانەکانی فیزیای پۆلی 11 قوتابیانی خۆشەویست لێرە لە ڕاهێنانیەکی جیم دەستی ڕابرد و ڕاوەستاین ئێستا دێنە پرسیارانە شیکار دەکەین پرسیارەکان وانەی ئەوڕۆمان لەسەر چێ لەسەر چوار یاساکەیە 1 2 3 4 چوار یاساکە ئەو چوار یاسا چن قوربان ئەوە بۆ چۆندی ناسینەوە چوار یاسایە ئەو یاسا چۆن دەناسینەوە یەکەم ئەگەر بڵێ تەنەکە خێرا بێ یاخود چی بێ هێواش بێ جوانە دووەم ئەگەر هاتوو بڵێ لە پرسیارەوە بڵێ تاودانێکی چی نەگۆڕ سێیەم بڵێ چی ئەگەر لە پرسیارەکە هێواشبوونەوە وشەی هێواشبوون یاخود خێرابوونی تێدا بێ یان ئەگە خێرایی سەرەتا و خێرای کۆتاییدا بوو ئەوانە بەودیان ناسمەوە باشە لەسەر دەم ڕاهێنانیەکی جیم ئۆتۆمبیلێکمان هەیە لە وەستانەوە لە وەستانەوە ئەوە شەر هەوە ئاگدار بە لە وەستانەوە بە تێکرایکی نەگۆڕ وشەی نەگۆڕشات جیا تەواوە دیناسمەوە وەستانەوە بە خێرایەکی چی نەگۆڕ زیادی کە تا گەیشتە چەند 23 کیلۆمەتر بەسەر سەعات ئەو مامۆستا چی لێکەمەوە دەبی گۆڕی ئەو یەکەی نەگۆڕی دەتگۆڕێ ئاگدار بە ئەوە دەیبی کە مەتر بەسەر سەکەم پێم گوتی یەکەک گونجاندن دەیبیکەی لە ماوەی چەند 6 دانە پۆنت پێنسیەکان ئەو دووریە چەندێک ئۆتۆمبیلەکە بڕیێتی دووڕی یعنی چی یعنی دەڵتا ئێکس باشە واتە چی دەوێ دەڵتا ئێکسی دەوێ باش دەڵتا ئێکس دراوەکان وی فاینەڵمان هەیە 23.7 کیلۆمەتر بەسەر سەعات دەیگۆڕین بۆ چی قوربانجان دیکەینە مەتر بەسەر سەکەند چۆن دیکەی زۆر ئاسانە لە تێبینیەکان پێشتر دەرسی پێش و باسمەوە کردووی کیلۆمەتر بەسەر سەعات پیکەمە مەتر بەسەر سەکەند بەس چ دەکەی دا بەشێکی 3.6 دەکەیت تەواو ئەو ژمارەی کە هەمانە یعنی 23.7 دا بەشی چەند 3.6 بکە بۆ دەکا بە مەتر بەسەر سەکەند لە وەستانی شەو دەستی بە زۆر کردووە کەواتە وینی شەڵەم چییە سەفر دەڵتاتی ما چەندە 6.5 دەڵتا ئێکسم بۆ بدۆزەوە قوربان وەرە بابزانین چی تێدان نییە لە یاساکە چی تێدان نییە مامۆستا تاودانی تێدان نییە ئێدە تاودانی تێدان نییە ئەوجا دەڵێن چی دەڵێن دەڵتا ئێکس یاساکەی کە تاودانی تێدان نییە 1/2 وی فاینال وی ئینیشال دەڵتاتی باشە هەمانن ئەوانە دەڵتا ئێکس دەی بدۆزینە قوربانجاڵ بۆم بدۆزەوە وەرە ئەوەی بدۆزەوە وی فایناڵت هەیە وی ئینیشەڵش تێ دەڵتاتیش تێ بەڵام ئاگادار بە گوتم دەیبی کەیمەتر بەسەر چی سێکەند کوێ ئەو برادەرە گوتمان دا بەشی چەند دەکەین 3.6 و دیگۆڕین ئینجا وەرە دایان بنێوە وی فایناڵەکە وی ئینیشەڵەکەمە سەفرا کاتەکەشان 6.3کاندا و جارانی 1.2 جارانی ئەو دوو کۆ دەکەیەوە کە کۆت کردەوە جارانی 1/2 جارانی 6.5 دەکەی دەکات چەند 21 مەتر تاو قوتابیان پێم وابێ پرسیاری دووش هەر هەمان شێوەیە دڵنیان پێت حەلە بێ باشە یەکە گۆڕین و مەوڕینیشی ناوێ بەڵام یەک شتەیە دەڵێ کابرا لەو کاتەی زیران ئۆتۆمبیلەکەی بە خێرای 15 مەتر بەسەر سێکەند لێ دەخوڕێت لە پڕ گڵۆپی سوور هەوت یخۆ ناچی لە گڵۆپی سووری دیکاکە دەبێت چی لێکەی دەبێت هێواشی هێواشی نەکەیەوە دوایە تێدەکەوی ئاگدار بە کاکە شوفێر دەبێت ئاگدار بی لە پڕ گڵۆپی سوور هاتو چۆ هەڵبوو پێی ناوەستێنەرەکە دۆستێنەرەکە ئەو وەستێنەرە قوربانجان ئەو وەستێنەرە مەقسەدی چێیە مەقسەدی وەستێنەرەکەمان چێ لێرەدا ئەو وەستێنەرە مەبەستمان ئەوەیە وی فاینەڵمان چەندە سفرە ئەوە وی فاینەڵە سەفر وی ئینیشەڵ ئەوەتە قوربانجان ئەوە وی ئینیشەڵە باشە دەڵتاتی داوێتی لە ماوەی چەند 2.5 سێکەند بەردەوام هاتووەکەدا وەستا وی فاینەڵم چیە سەفر ئایا دوورینە ئۆتۆمبیلەکە چەندە یعنی دەڵتا ئێکس شنو یعنی چەندە بای چەندیە دەڵتا ئێکس دەیم یاسا چی تێدان نییە دەیبزانم دەیزانی تاودان تاودانی تێدا نەکەواتە ئەو یاسای بەکاردێنین
ئەو یاسا تاودانی تێدانە وەرە هەموو دراوەکان دابنێ و بەس چیان دەکەم حاسیبەکە دەستت ماز دەکەیت لێ دەدەی و دەڵێتی یەک دابەش دوو کەوانە سەفر کۆ 15 کەوانی دادەخەوە جارانی چەند 2.5 یەکسەر دەداتی دەکات چەند 8.8 مەتر قوتابیان ئەوە بەش بەنسبەت ئەو پرسیاری سێیە پرسیاری سێیەم هەمان شێوەیە بابە بەس لێرەیەکە گونجان 7 کیلومتر بە ساعتەکەی دەکەیت چی ئێستا لێرەکانە زۆر مامۆستای بەڕێز دەچێت سەرەکە دەچێت بەو ڕێگاش دیگۆڕی هەر دەبێ قوتابیان بەو ڕێگاش بیکەی هەر دەبێ 7 ضربی 1000 دابەش 1600 یان دەتوانی لێرە بۆ خۆت بە تێبینێکی بنووسی 7 دابەشی 3.6 دەکات چەند دەکاتە 21.6 متر پێسەرکەن باشە وی فاینەڵمان چەندە سەفر دەڵتاتیشت دیار نییە یعنی دەڵێ بیدۆزەوە دەڵتا ئەکسشمان چەندە نەوەتونیە وەرە لێرەدا ئەوە شتێکی تێدایە ئەو پرسیاری سێیە ئاگادار بابی خۆینینەوە باشە بزانین چییە دەڵێ پیاوێک ئۆتۆمبیلەکەی بە خێرایی چەند لێ خوڕی 7 کیلومتر بەسەر سەعات لێ دەخوڕێ ئەسپێکی بینی چاوی ساغنەوە لە دووری چەند 101 متر 6 لە ڕێگایەک دەپەڕیەوە کاتی پێویست چەندە بۆ ئەوی ئۆتۆمبیلەکە کاتی دەوێت عین دەڵتاتی دەوێت باشە بۆ ئۆتۆمبیل بەڕێکی چی دەبێت هێواش بووە ئەو هێواش بوونەوە ئیشی خۆی دەکات هێواش بوونەوە یعنی چی یعنی وی فاینەڵم چییە سەفرە ئەوە دەبێتە چی ئەوە دەبێتە وی ئینیشەڵ پاش بڕینی چەند 9 مترە قوتابیان جێ بگرە ئەتۆ لێرەدا چ بەکاردێنم بابە دەڵتا ئێکسی داوە 101 لێرەش 99 ئەتۆ ئەو مەودایە بڕیوێتی ئەوی بەکاردێنی ئاگادار بە یعنی ئەتۆ ئیشت بەوەیە باشە ئیشت بەو مەودایە کە لێی بڕیوێتی لە کۆی گشتی ڕێڕەوەکە 101 مترە 99 متری بڕیوە 99ەکەی بەکاردێنم بۆ دەڵتا ئێکسەکەی باشە کاتی دەوێت یاسایەکە دەتوانم ڕێخم تاشاکە لێرە بۆ دەنووسم ئەمن وی فاینەڵ دەتوانی بڵین دەڵتا ئێکس یەکسانە 1/2 وی فاینەڵ ناقص وی ئینیشال دەڵتاتی وانە ئەگەر دەڵتاتی بدۆزیەوە دەبێەوە هەموو جارانی چەندی بکەین هەموو جارانی چەند بکەین دوو بکەین جاران دوو بکەین دەکاتی ئەو دەکاتە 2 دەڵتا ئێکس وانە ئەوکی کەش ئەوە گە جاران دوو بکە بە خۆتۆ بکەم باشترە بۆی بزانیت چ دەکەین تەماشاکە بابە تەماشا بکە لێرەدا دەڵتا ئێکسەکە دەڵتا ئێکس دەکاتە 1/2 کەوانە وی فاینەڵ کۆ وی ئینیشال دەڵتاتی جارانی دوو بکە هەموو جارانی دوو بکە ئەوە دەکاتی دەکاتە 2 دەڵتا ئێکس ئەو 1/2 جارانی دووەکە دەڕوە وی فاینەڵ کۆ وی ئینیشال دەڵتاتی ئەوە لەگەڵەوەی دەڕوە دەمێنێتەوە چی 2 دەڵتا ئێکس یەکسانە بەچی وی فاینەڵ کۆ وی ئینیشال دەڵتاتی ئای دەڵتاتی دەکاتی چێ لەگەڵ دەڵتاتیە وی فاینەڵ کۆ وی ئینیشال دەخێبن کارتی ئەوکی کە 2 دەڵتا ئێکس باشە ئەوجا با من ڕێگایکی خێرات پێ بڵم ئەوەی بۆ چییە ئەوەنە هەر ڕاستە و خۆ دەتوانی کاکە جان بۆ ئەو یاسایە ئەگەر داوای دەڵتاتی کرد ڕێک ئەوی بەکاربێن بڵێ دەڵتاتی یەکسانە بە 2 دەڵتا ئێکس دابەشی وی فاینەڵ کۆ وی ئینیشال تاڵ باشە ڕێک دەتوانین ڕێک ئەوی بکەین دوو جارانی دەڵتا ئێکس 99ەکەیە وی فاینەڵەکەمان سەفر وی ئینیشال 21.6 بەس ئاگادارەوە پێم گوتی کتم دەبێکەکەی بگۆڕی نێگۆڕی غەڵەت دەکەی بابەجان ئاگادار بە باشە کاتەکە دەکات چەند دەکاتە 9.14 قوتابیان پرسیاری چوارەم بۆ تۆی لێ دەگەڕین واجبە بۆت یعنی هەوڵ دە لە ماڵەشی کاری بکەیت وەڵامەکەشمان داوە تاکو بتوانی زۆر بە ئاسانی شیکاری بکەیت دێنە سەر یاسای دووەم لە یاسایەکان ئەویشان
دوا خێرایی بە پێی هەریەکە لە خێرای سەرەتا و تاودان و کاتی خێندا یعنی یاسایشکە دروست دەکەین لێرەشدا وەک پێم گوتی قوتابی خۆشەویست پێویستە بەس یاسایەکەی بزانێت تەقەن ئەو یاسایەکە بزانێت چ هاتووە هەر لەوەی هاتووە ئەو بنیەکە دوو لاو دوو نێوان دەکەی دوو لاو دوو نێوان دەکەی ئەگە بتوێ تاودام دۆزیەوە ئەو دەڵتاتی دێتە بوون کەرتەکەی ئەوە بۆ دروست دەبێت عفوا ناتە دەتانی بخێ بن کەرتەکەش ڕێتێ دەچێت هەرۆ خۆی لێتەوە بەڵام ئەمە دەمانەوێت چ لێ دروستکەین دەمانەوێت وی فاینال لێ دروستکەین ئەگە وی فاینال لێ دروستکەین ئەوە دێ بچێتە ئەو بەری کە چۆ ئەو بەرژ بێتە چی دەبێتە کۆ باشە بەس قوتابی کاکە ئەتۆ بەس زانیت بەس یاسایەکە بزان بەس ئەو یاسایە تەواو بەس ئەو یاسایە بزانە بەسە دێین پرسیاری لەسەر شیکار ئەوە یاسایشکێک لە چوار یاسایەکان ها لە خشتەکەی باسمان کرد ئەوەشیان یاسای چکەیە لە چوار یاسایەکەی ئەوەش هەر لە سەرماندنەوە هاتووە لە وی فاینال وی ئینیشال و ئەی دەڵتاتی ئەوەی ئێستا دێین دەجێ هەر هاوکێشیەک لەو هاوکێشانە لەجێ هەر وی فایناڵێک ئەوی دەنووسین یعنی مەبەستم لێرەدا ئەگە بتوێ بزانین هاوکێشەکە لە چووە هاتووە وی فایناڵمان نییە ئەوەی دێنی لە جێ وی فایناڵ دەنووسی باشە کە نووسیت اینجا دوای ڕێخستنی هاوکەشەکەی دەکەین ها وی ئینیشال لەگەڵ وی ئینیشال کۆ دەکرێتەوە دەکاتی دەکاتە دوو وی ئینیشال کۆ ئەی دەڵتاتی باشە دوایوی مەرحەلەی دوای چییە ئەو یەک بەسەر دوو جارێک بۆ ئێرەیە و جارێکەش بۆ ئەوەیە باشە یعنی چی لێ دێ بەو شێوەیە دەڵێن دەڵتا ئێکس یەکسانە بە یەک بەسەر دوو جارانی دوو وی ئای کۆ یەک بەسەر دوو کەوانە ئەی دەڵتا تی ئەوەشیان دەڵتاتی ئێستا ئەو دووە لەگەڵ دەوڵپەس دەمێنێتەوە لێرە وی ئینیشال ئەو لێرە ئەوەشمان هەیە لێرە وی ئینیشالیشمان هەیە کاکە ئاوا لێ دێ ها دەڵتا ئێکس یەکسانە یەک بەسەر دوو وی ئای یەک بەسەر دوو وی ئای ئەوە یەک بەسەر دوو جارانێکی دوو وی ئای دەڵتاتیشمان هەیە یعنی دەڵتاتێکە شموری ئێرە دەکا کۆ یەک بەسەر دوو لێرە دوای چمان هەیە یەک بەسەر دوو چمان هەیە ئەی دەڵتاتی جارانی دەڵتاتی ئەو دەڵتاتێکی خۆی بوو ئێستا ئەو دووە لەگەڵ ئەو دوای ئێرە کە بە خۆی دوێشی لەگەڵە دەڕۆن چ دەمێنێتەوە وی ئای دەڵتاتی کۆ لێرەش یەکسانە لێرە یەک بەسەر دووەکەی دەنووسینەوە ئەی دەڵتاتی جاران دەڵتاتی دەکاتە دەڵتاتی توانۆ کەواتە دەڵێن دەڵتا ئێکس ئەو هاوکەشەوە دەڵتا ئێکس دەکاتە وی ئای دەڵتاتی کۆ یەک بەسەر دوو ئەی دەڵتاتی توانۆ و پێویستیش ناکە سەرمان دەمزانی باوە بەس یاساکە بزانە کیفایەتە ئێستا دێن چی دەکەین پرسیاری لەسەر شیکار دەکەین وەک پس پێم گوتی قوتابیان ئاتۆگە بتوێ یاساکان بناسیەوە بابەجان دەبێت چ بکەیت ئەو چوار یاسای بناسیەوە بزانە لە پرسیارەکە باس چوار خاڵمان هەیە چوار دانە باسی هەواش بوونەوە یا خێرابوونی کرد ئەوە یەک دوو ئەگە بڵێ خێرایەکەی زیادی کردیان کەمی کرد و سێ ئەگە باسی تێکرای تاودانێکی نۆگۆڕ چوار ئەگە باسی چی کرد خێرای سەرەتا و خێرای کۆتایی دابوو باشە ئەوە بۆوانە دەیناسیەوە باشە بەجان بەس بە پێی دراوەکە بە پێی شاز بچارەکە یاساکە بەکاردێنی لە نمونەیەکیدا دەڵە فڕۆکێک لە وەستانەوە لە وەستانەوە کەواتە ئەوەش هەر لە زمنی ئەوەکانە لە خێرایەکە لە کەم بۆ زۆر لە وەستانەوە لە لاچ فڕگەیەک فڕۆخانەکەیەوە بە تاودانی ڕێک تاودانی ڕێک تێبینیەکان وەنیا ئاگەر لێ بکاکە تێبینیەکان دەبێت بەکاربێنی چاوەکەم بە تاودانێکی ڕێک بڕەکەی ئەوەندێ ئەوە تاودانە ئەوەش لە وەستانەوە یعنی وی ئینیشاڵم چیە سەفەر دەستی کرد بە جوڵا بۆ ماوەی چەند بۆ ماوەی 15 چرکە یعنی ئەوە چیە ئەوە دەڵتاتیە جوڵا پاشان هەستا پاشان چی لات هەستا خێرای ئەستانەکەی چەندە یعنی چی دێ یعنی وی فایناڵم چەندە باشە دەبێت درێژی فڕگەکەش چەند بێت دەڵتا ئێکسیشی دێت دوو داواکاری هەیە دوو دانە داواکاری هەیە بۆ ئەوەی بوار بە فڕۆکەکە بدات هەستێت چمان هەیە دراوەکان وی ئینیشاڵمان سەفرە چونکە لە وەستانەوەی تاودانت هەیە کاتش هەیە وی فایناڵ و دەڵتا ئێکسی دێت چ بکەم هەڵ دەکەم حەلەت هەیە چۆن بزانم چوار یاساکەیە باسی وەستانی کردووە باسی هێواش بوونەوەی کردووە تاودانی نەگۆڕ کردووە کام لەو چوار یاسانە ئەو شتانەی تێدا جاگە تو تەماشا قوتابیان یەکەم جار ئەوە حیسابکە بۆ ئەو دراوانە ئەوە حیسابکە لە چی یاسایەکدا خێرای سەرەتا تاودان دەڵتاتی وی فایناڵ ئەوە هەیە یعنی دەڵتا ئێکسمان نییە
دەڵێ مامۆستا ئەدێوەنیەوە دەڵتا ئێکس کاکە گیان دەڵێ بیدۆزەوە حسابکە بەشێکی دووەمی پرسیارەکەیە باشە وەرە تو جارە ئەوم بۆ ڕێخە حسابکە دەڵتا ئێکسم نییە چ دەکەم دەڵێم v ئینیش v فاینال ئەو یاسایە بەکاردێنم ها v فاینال ئێکسان بە v ئینیشال کۆ ئەی دەڵتاتی اینجا وەرە دراوەکان دابنێەوە v فاینالت بۆ دەرەچێت چەند دەکا 72 متر بەسەر سێکەند کەوت بۆ دەرنەچوو حسابکە ئێستا تو لە پرسیارەکە بۆ دۆزینی دەڵتا ئێکس v فاینالشم هەیە باشە اینجا دوایە دێم چ دەکەم ئەو یاسایە بەکاردێنم بۆ دۆزینەوەی دەڵتا ئێکس یەک بەسەر دوو v فاینال کۆ v ئینیشە دەڵتاتی وەرەدایان بنێوە هەرێکە و جێ خۆی v فاینالم هەیە دیتمەوە v ئینیشەڵم سەفرە کاتەکەشم 15 لێکی دەکاتم 500 متر ئەگەر نا ڕێگایەکی کەمان هەیە یەکسەر بەو ڕێگای بدۆزەوە ئەو بۆچی ئەو ئەگەر کوتی چم بۆ بدۆزەوە مەودایەکە باشە ئەگەر کوتی مەودایەکەم بۆ بدۆزەوە ئەبەو شێوەیە دیکەی باش v ئینیشال دەڵتاتی کۆ یەک بەسەر دوو ئەی دەڵتاتی تواندوو هەرێکە لە جێ خۆی داون و بەس ئەوانە دەخێنەوە کەوانە باشە بابەجان ئەوانە وعادەتەن بخەنەوە کەوانە بۆی هەڵە نەکەی لە بژمێرەکەدا هەڵا نەکەی نفسی وەڵامە بۆ دەرسوتەکە چەند 540 متر قوتابیان ئەوەش بەنسبەت ئەو پرسیارە لەسەر ئەو یاسای ڕاهێنانیەکی دال یاسایە چیکە هەر لەسەر ئەو یاسایی باز دەکەین ئۆتۆمبیلێکمان هەیە بە سەرەتا خێراییە 23.7 کیلومتر بە سەعات بە تاودانێکی نۆگۆڕ 0.92 متر بە سێکەند و جا بۆ ماوەی 3.6 سێکەند دوا خێرایی ئۆتۆمبیلەکە و لادانەکە بدۆزەوە نافسی شتە نافسی بە ژمارەکە گۆڕا بەڵام یەک شت ئاگادار بە دەبێت چێ بگونجێنین یەکە چێ دەگونجێنی یەکە کەواتە 23.7 کیلومتر بەسەر سەعاتێکی بکەم مەتر بەسەر سێکەند چۆن دیکەم مەتر بەسەر سێکەند کاکە دەبێت دابەشی چەندی بکەم بابە ئەو ژمارەیە دابەشی 3.6کە بزانە دەکات چەند دەکاتە 7.58 دەورە یاسایەک بەکاربێنین ئەوان تێدابێت نفسی یاسا بەکاردەوەی کە پرسیارەکەی پێشوو بە ژمارەکە گۆڕا یعنی بیرۆکەکەی نفسی بیرۆکەی قوتابیان باشە دەی v فاینال دەدۆزیەوە ئێستا v فاینال دەدۆزینەوە ئەو v فاینالەکەیە پاشان ئەو v فایناڵە لە کوێدا دەنێن بۆ دۆزینەوەی دەڵتا ئێکس یاسای دووەم بەکاردێن یعنی لێرە لەو پرسیارە دوودانە یاسا بەکاردێن باشە یەکێکیان بۆ دۆزینەوە v فاینال ئەوەی دووەمە بۆ دۆزینە چی دەڵتا ئێکس هەرێکەوەی خۆیان دادەنێەوە باشە بابەجان کاتەکەشمان 3.6 جارانی دەکەین بمەندێت ئێننا دەتوانێت بەو ڕێگاش بیکەین یعنی فکرەکەیان دووبارەیە پرسیاری دووەم بە هەمان شێوەیە قوتابیان پرسیاری دووەمیش نفسی بیرۆکەیە بابەجان یعنی تاودانی داوە سەرەتا خێرایی داوە دوا خێرایی و لادام دۆزەوە یعنی v فاینال و دەڵتا ئێکس و v فاینال و دەڵێت چەند بۆ دۆزەوە دوان خێرایی یعنی چی یعنی v فاینال لادان یعنی چی یعنی دەڵتا ئێکس بدۆزەوە لە ماوەی چەند لە ماوەی 5 سێکەند دەوەرە دانێەوە باشە زۆر بە ئاسانی دەتوانی v فاینالش دۆزیەوە بۆ یاسای ئەو v فاینال و دەستوانین دەڵتا ئێکس بۆ یاسای دۆزیەوە باشە بەس ئاگداری چ بە یەکە گونجاندن ببی باشە پرسیاری سێەم بۆ تۆی لێ دەگەڕێم دەزانم دەتوانی حەلیکەی لە ماڵێ بە هەمانە دوو یاسای بەکاربێن یعنی v فاینال یەکسانە بە v ئینیشال ئەو دوو یاسا با یاساکان بنووسم جەبر بەس لە ماڵێ تۆزێک تااقەتت هەبێ هەل بکەی v فاینال v ئینیشال کۆ ئەی دەڵتاتی بۆ دۆزینە دەڵتا ئێکسەکەش دەتوانێت بڵێ دەڵتا ئێکس یەکسانە بە یەک بەسەر دوو v فاینال کۆ v ئینیشال دەڵتاتی دەی با بکەم ئاگار لێرە بێ دەی ئەلێرە تەماشا بکە دیقەت دەیە ئەو v فایناڵەت کە دیتەوە ئەلێرەی دادەنێەوە باشە پرسیاری چوارەمیش بە هەمان شێوێ بابەجان ئەویش نفسی شت نفسی شت هەرە دوو یاسای بەکاردێن جا بۆیە دەڵە فیزیا و چی فیزیا و ژیان زانی بۆ چونکە فیزیا قوربان لە هەموو شتێکی دەخۆڵە دەچێتە بە ئۆتۆمبیلەوە گرت دەڵە ئۆتۆمبیلێک بە خێرایی 15 متر بە سەکەند دەڕوا شۆفێرەکەی پێی خستە سەر چی وەستێنەرەکە هێواشی کردەوە تاودانێکی چی تۆ لێ دەکا تاودانێکی نێگەتیڤ چونکە هێواش بۆتەوە کاتی پێویست چەندە یعنی دەڵتا تی چەندە بۆ ئەوی دوا خێرایی ئۆتۆمبیلەکە بێتە چەند 10 متر بەسەر سێکەند وەلادانی ئۆتۆمبیلەکە لەو ماوەیدا چەند یعنی دەڵتا ئێک یعنی دووشتی دەوێت ئەو جاریان دەڵتاتی دەوێت لەگە چی لەگە دەڵتا ئێکس دەڵتا ئێکسەکە ئەتۆ دەتوانێت هەڕاستەوخۆ بەو ڕێگا بیکە یاخود ئەو ڕێگایە
ئەوکی کەش دڵتاتێکە گەستەمە لەو یاسا دڵتاتی بدۆزینەوە دەتوانین بڵێن دڵتاتی دەکاتی دەکاتە v فاینال ناقص v ئینیشال بەسەر چی بەسەر ئەی دەتوانین ڕاستە خۆی بەکاربێن هەرێکە لە جێ خۆی دابنێەوە تۆ باشە کاچی من دڵتا ئەکسەکەش وە پێم گوتی یان بەوەی دیکە بۆ یاسایی کە ئەوە کاتەکەت کە دیتەوە لێرە 2.5ەکە دی ئەلێ دادنێەوە v فاینال و v ئینیشال شتەیە بخۆی لە پرسیارەکە هەتا دایدنێەوە جارانیان دەکەی و کاتەکەت لادانەکەت بۆ دەردەچێ بەنسبەت یاسایەکەی کەم تەمەنەوە یاسای شکل یاسایەکان تاودانێکی نەوە v فاینال تواندوو یەکسانە v ئینیشال تواندوو کۆ 2 ئەی دڵتا x ئەو یاسایشمان هەیە باش بابە ئەو سەلماندنە بابە جەمەک پێم گوتی سەلماندنەکە دەتوانی بیسەلمێنی مامۆستاگە لە مەکتەبێت داوای لێ کردی گوتی مامۆستی بۆم بسەلمێنە ئەو یاسا لە شو هاتووە دەتوانی بیسەلمێنی یان تۆ دەتوانێت لە ڕێگە ئەو یاساوە بیکەیت چۆنیش دیکەی لەگەڵ ئەو یاسایش یعنی هەردوو یاسایەکە باشە چ بکە وەرە لێرە دڵتاتی دەربێن ئەگەر دڵتاتی بدۆزینەوە لێرە دڵتاتی دەربێنین ئەو دڵتاتیە دەکات چی ئەوەی لەگەڵ دڵتاتیە یعنی ئەوە هەمووی جارانی دوو دەکەی باشە دەکاتە دوو دڵتایەکس ئەوکی کەژێک بەسەر دوو جاران دوو نامێنێ چ دەمێنێتەوە v فاینال و v ئینیشال ڕێک بەبوون کەرتەکەی یعنی ئەوە دەکە باشە ئەو دڵتاتی ئەلێرە دادنەوە یعنی لە جێی دڵتاتی دابنەوە دەبێتە چی v فاینال v ئینیشال کۆ ئەی لە جێ دڵتاتیەکەی وەک پێم گوتی ئەوەی دادنێ باشە اینجا v ئینیشاڵی هەڵدەوە بەری دەبێتە v فاینال ناقصی v ئینیشال چونکە موجب بچێتەوە بەربێت سالب ئەی ئەو جار چی ئەو جار ئەوە دەتوانی بۆ ئەوی ئەوە بڕوە هەردوو لای جارانی چ بکەی جارانی v ئینیشال جارانی v ئینیشال کۆچی v فاینال یعنی هەردوو لە باشە ئەو کاتە v ئینیشال v فاینال و v فاینال دەکاتە v فاینال تواندوو v ئینیشال و v ئینیشال دەکاتە v ئینیشال تواندوو کۆ دوو ئەی دڵتا ئێکس ئەو یاساکێکێ و تۆ باشە بابە تێبینیمان هەیە بۆ دۆزینەوەی خێرایی کۆتایی و خێرای سەرەتا لەم هاوکێشەیە دەبێت ڕێگی دووجا ئەگەر هاتوو لەو هاوکێشەی تازە باسمان کرد داوای خێرایی کۆتایی کرد لەبەرەوەی خێرایی کۆتایی دووجای لەسرە پس بۆ ئەو یاسایە باشە لەبەرەوەی دووجای لەسرە ڕێک دەبێتە چی دەبێتە ڕێک ئەگە v فاینال دۆزینەوە ئەگە v ئینیشال دۆزیەوە بە هەمان شێوە بەس چی ئەلێرەکانە ناقص v فاینال یعنی v فاینال تواندوو ناقصی دوو ئەی دڵتایەکس باشە دووەم تێبینی لەبیرت بێ ئەنجامی ڕێگی دووجا دەکاتە پۆزیتیڤ و چی نێگەتیڤ ژمارەێک لەبن ڕێک دەبێن یان موجەبە یان چی یان سالبە باشە دەتوانین وەڵامی ڕاست دیاری بکەین بە گەڕانەوە بۆ چێ بۆ ئاڕستەکەی مەسەڵەن جاری وا هەیە بەرەو باکوور دەڕوا موجەبی دادەنی جارێ بەرەو باشوور دەڕوا سالبی دادەنی بەس سالب لەبن ڕاک نابێ باشە واتە نیشانەی نێگەتیڤ بۆ باشوور یان خۆر ئەوە نیشانە پۆزیتیڤ بۆ باکوور یان خۆچی خۆر هەڵات قوتابیان نەخۆشەویست ئێستا دێنە سەر چی شیکارکردنی پرسیار لەسەر ئەو یاسایە نمونەی یەکی دێین باز دەکەین لەسەر ئەو یاسا یەکام یاسا ئەو یاسایی کە ناومان لێنا v فاینال تواندوو ئەوە باشە v فاینال تواندوو یەکسانە v ئینیشال تواندوو کۆ دوو ئەی دڵتا چی دوو ئەی دڵتا x باشە v فاینال یەکسانە ئێستاگە بم هەیە v فاینال دۆزم لێرە دەبێت ڕەگی وەرگرم جا با پرسیارەکەی بخوێنینەوە دەڵێ ژنێک پاڵ بە عەرەبانەیەکەوە دەنێت باش لە وەستانەوە دەزوڵێت لە وەستانەوە یعنی v ئینیشاڵم چییە سەفرە بە تاودانێکی چی نەگۆڕ مادەم کوتی تاودانیشی نەگۆڕ ئەوە دڵنیابێکە لە چوار یاسایەکە بەکار دێ ئەوە تاودانەکەشی تا دووری چەندی بڕی 4.75 مەتری بڕیانە ئەوە دڵتا ئێکسەکەیە دوا خێرای عەرەبانەکە چەندە یعنی v فاینال چەندە کاکە لەو پرسیارەیدا باسی چی نەکرد بوو کات ئەگەر باسی کاتی نەکرد ئەوە ئەو یاسایە بەکاردێ باشە دەوەرە دەی ڕێگی وەرگرا ئەگە v فاینال دۆزینەوە v ئینیشاڵمان هەیە و ئەیمان هەیە دڵتا ئەکسمانێت دایان دەنینەوە و لەبن ڕێگوەری دەگرین ئەوە بۆمان دەردەچێت کە دەکاتە v فاینال باشە کاکە بەنسبەت ڕاهێنانەکەش قوتابیان ڕاهێنانەکەش بە هەمان شێوە بابەجان دەڵێ لە خێرای عەرەبانەکە لە نمونەیەکی هابدۆزۆ دوای ئەوەی دووریەکە دەبێت بەس دووریەکە لەو پرسیارەی
سەمە دڵتا ئەکسەکەمە 4.75 نەبوو لە ڕاهێنانی یەکی ها لە جێ دڵتا ئەکسەکە چی دەنووسین دەنووسی 6.32 تا هەر ئەوەندێ نافسی شێوە حەلی دەکەیەوە باشە بە هەمان شێوە بەس ئەو دڵتا ئەکسە دەگۆڕێ دەوەرە لێکە بەس ئاگادار بە بابەجان بەس کردداری ڕەجاءن کردداری تواندوەکەت لەبیر نەچێ ئەستا دەڵێن سەفر تواندوو هەر دەکاتەوە سەفر بەس ئەلێرە جاری وە ژمارەیە خۆشەردنی هەم کاتە سەفر بێ ئەوەش جاران دەکەی باشە اینجا ڕێگە وەردەگری یعنی مەقسەدم ئەو ژمارەیە تواندوو کۆ لێکدانی ئەوە اینجا ڕاک باشە بۆ دەردەچێ ئینشاءڵڵا پرسیاری دووەم دەڵێ ئۆتۆمبیلێک بە سەرەتا خێرایەکەی کە بڕەکەی 7 مەتر بەسەر سێکاندا ئەوە پێدەچێ پیاوێکی زۆر بەسەبر بێ تاودانێکی ڕێکی هەیە بڕەکەی چەندە ئەو 0.8 متر بەسەر سێکەند و جا دووری چەندی بڕێ 245 متر ئەمانە بتۆزەوە باش دەڵێ مامۆستا خۆ لێرە باس تاودانێکی ڕێکی کردووە باس تاودانێکی کردووە کاتێکی لە یاساکە بەکاردێنێکی لە چوار یاساکە بەکاردێنی کام یاسا بەکاردێنی ئەوەی کە کاتی تێدانێ کاتی تێدانێت چی هەیە دەڵێن وی فاینەڵ تواندوو یەکسان بە وی ئینیشەڵ تواندوو کۆد و ئەی دڵتا یەکس دەوەرە وی فاینەڵ بۆزەوە ئیوا ڕێگەیکی وەری بۆردەگری چی بۆردەگری ڕەک دراوەکان دابنیەکەکانش هەمووی گونجاون هەمووی گونجاوە ڕێک لە جێیان دابنێەوە و ناوی خوای لێ بێنە باشە ئەلێرە تەماشاکە خێرای نیشەڵمان 7 توان 2 کۆ اینجا دوای وەرە ئەو کفرەی نەکەی لێرە بچی کەوانەی نەکەی دەبێت کەوانەیەکی ئەوە بیکەی اینجا ڕێگی بەگشتی و پاشوی کە تواندوی کرد و کۆی ژمارەی لێکدانی ئەو کەکەت کرد لە ئاخیرەکە ڕێجی وەردەگری باشە یعنی لە حاسیبەکەی چۆن دەنووسی ڕێک لە ئاخیری ئەنسەوەرەکە وەڵامەکە کە دەبۆ دەردەچێ ڕێجی ئەنز وەردەگری اینجا بۆ دەردەچێت نەچێت بیدایەتە ڕێگی بنووسی بەخوای غەڵەت دەکەی باشە ئاگدار بە ئەوە بەنسبەت ئەوە پرسیارەش قوتابی ئەوە لەقی ئەلفی بوو اینجا دوای لەقی با دەڵێ خێراییەکەی دوای دووری 125 بەس دووریەکەمان گۆڕیوە نفسی وەڵامت بۆ دەدەستۆ دەکاتە نەکا 16 متر بەسەر سێکان لەقی جیم واجبە بۆ خۆت پرسیاری سێ بە هەمان شێوە واجبە ئەگە دڵت نەهێشێ دەڵا ئۆتۆمبیلێک لە وەستانەوە لە سەیەڵێکی ڕاست بە جوڵە دەکا بە تاودانێک کە بڕەکە 2.3 متر بەسەر سێکەند و جا خێرایەکەی دەبێتە چەند دوای ئەوەی دووری 55 متر یاساکەشت بۆ دەنووسم کاکە ئەو چاکەشت دەگەڵەکەم یاساکەت بۆ دەنووسم ئەلێرە قوربانجان وی فاینەڵ تواندوو وی ئینیشەڵ تواندوو دوو ئەی دڵتا ئێکس باشە ئەوی بەکارمێنە کاتی پێویست چەندە بۆ بڕینی دووری 55 متر کاتی دەوێت تۆ دووریت هەیە بابا دووریت هەیە وی فاینەڵت دیتەوە وی ئینیشەڵت دیتەوە کە تاودانت هەیە یاسایەکی بەکاربێنە دەتوانین بە دوو ڕێگان بیدۆزیەوە وەڵامەکەشی دەکات چەند دەکاتە 6.91 پرسیاری چوارەم دەڵێ بەلەمێکی خێرا بە تێکڕایەکی نەگۆڕ هێواش دەبێتەوە نەگۆڕ تێکڕای نەگۆڕ ئیشم بۆ قسەی ئەو شێم زۆر بەدڵە دەزانین بۆ بەدڵمە چونکە یەکسەر دەزانم یەکی لە چوار یاساکە یەکاچی باشە لە سەرەتا خێرایە کە بڕاکەی چەندە 6.5 متر بەسەر سەکەن ئاڕستەکەی بەرە کوێیە ڕۆژ ئاوا ئاگدار بی ڕۆژ ئاوای بە باشە سالب بۆ دوا خێرایە کە بڕاکەی چەندە 1.5 متر سەکەنەوە وی فاینەڵا ئەوەش چییە وی ئینیشەڵ بوو بە هەما ئاڕستە ئەو دووریە چەندە کە دەی بڕێت دووری عەلا وەزنی نووری دڵتا ئێکس دۆزەوە ئەگەر تاودانەکەمان چەند بێ مەهبە تاودانشمان هەیە تاودانەکە چەندە 2.7 متر بەسەر سێکەند و جا بە ئاڕستەی کوێ ڕۆژهەڵات باشە قوربانجان یەکێکی پێم بڵێ ئەوە بوو تاودان بەرەو ڕۆژهەڵاتە و خێرایی بەرەو ڕۆژ ئاوایە بزانم دەیزانی مامۆستا ئەتۆ گوتت ئەگەر هێواش بێتەوە تەنەکە خێرایی تاودان و ئاڕستە چۆنێ دێ پێچوانەی یەکتر دەبن وایە زۆر تەواو بزانین هێواش بوونەوەی تێدایە تەماشا ئەوەتە ئای لەوە ئەوەتە ئەوە هێواش بوونەوە مادەم هێواش بۆتەوە تاودان و خێرای ئاڕستەکان چۆن دەبن عکسی یەک دەبن قوربانجان لەوەرە دڵتا ئێکسمان دۆزەوە وی ئینیشەڵ تەیە بەس چی سالبەکەی لەبیر نەچێ ئەو سالبە ئیشی خۆی دەکە بەخوای لەبیرت بچێ دوا هۆ بۆ خۆت وی فاینەڵەکەش هەر نەفسیش چونکە هەمان خێرایی هەمان نیشانەیان دەبێ بەڵام تاودانەکە دەبیرت بێت چ بێ بە موجب بێ بۆ چونکە
هێواژبوونەوە بووە اینجا وەرە یاساک بەکار بێنین قوربانجان کە بتوانین لە پرسیارەکەیدا کاکە کات نییە مادەم کات نییە ئەو یاسایە بەکار دێنم جا ئەگەر داوای دڵتا ئەکسیش بکە ئەوەی لەگەڵ دڵتاها ئەوەی هەڵدەدەمە ئەو بەری بەڵام وی فانالکەم وی ئینیشال دابەشی چیە دابەشی دوو دڵتا ئەکس نەک دوو ئەی دابەشی دوو دڵتا ئەوە دوو ئەی باشە یعنی دووەکە ئەگە ئەکسەکە دۆزینە دەڵێن دابەشی دوو ئەی ئەگە ئەیەکە دۆزینە دەڵێن دابەشی دوو ئەکە بەس لێرە ئەکسمان دەوێت دابەشی دوو ئەی دەکەین یاساکە بۆ شێوەڕێک دەخەی پاشان وەرە دراوەکان دابنێەوە بەڵام ئامان ئاگەر لێرە بێها وی فاینەڵمان سالبە دەبێت ئەو کەوانەی بکەیەوە لەبەر ئەو سالبەی ئێرە بۆ بێتە موجب يعني ئەوە دەبێتە موجب پاش بەس کە لێکی دەرکەینەوە ئەنجامەکە بەس دەرچێ سالب دەبێت بەڵام لەبەر ئەوەی ئەمە خوێندومانە درێژی قەت بە سالب نابێ ئەو سالبە بەمانای چ دێ بابە بەمانای ڕۆژ ئاوا دێ ئاگادار ینی بە ئاڕاستی شوێ دەبێت بە ئاراستەی ڕۆژ ئاوا لە دوو تێبینی لێردا بۆ نووسراوە دەڵێ ئەگەر تەنێک دەستی بە هێواژبوونەوە کرد ئەو گوتمان ئاڕاستی خێرایی و تاودان پێچوانەیە دوم ئەگەر تەنێک خێراییەکەی زیادی کرد و ئاڕاستی تاودان و خێرایی بە هەمان ئاڕەسە دەبێت جا قوتابیان پرسیاری پێنجەم و شەشەم پرسیاری پێنجەمیش بە هەمان فکرەیە ئەو جاری تاودانی دێ هەمان پرسیارەکەی پێشوو بەڵام ئەو جارێکی دێت تاودانی دێ دەڵێن وی فاینەڵ لێتوان کەم وی ئینیشەڵ لێتوان دابەشی چی دوو دڵتا ئێکس پس ئاگادار بە لێرە کیلۆمەترمان هەیە بکەینە مەتر دابەشتین دەکەین 3.6 دەکەین ئەوی فاینەڵەکەی دڵتا ئێکسەکەشمان هەیە 240 مەترە وی ئینیشەڵیشمان سەفرە بۆ چونکە لە وەستانەوە دەستی بە زۆڵە کردو لە وەستانەوە بابە باشە دەست بە بەرز بوو کە باشە فڕۆکەکە بیداەتی وەستا ئینجا دوا بەرز بۆتەوە وایە باشە دادین تاودانەکەی دیدۆزینەوە و باشە شەشەم پرسیاری شەشەم لادان ئۆتۆمبیلێک چەند دەبڕێت خێرایمان هەیە خێرای سەرەتا خێرای کۆتا تاودانیشت هەیە کە چی دەوێت دڵتا ئەکسی دەوێت چی یاسایەک بەکاردێنم ئەو یاسایەکەشت بۆ دەنووسم هەوڵ دەنە ماڵە بۆ خۆت حەلیکەی دەڵنووسین چی وی فاینەڵ توانی دوو یەکسانە بە وی ئینیشەڵ توانی دوو کۆ دوو ئەی دڵتا ئێکس دەتوێت ئەو بدۆزیۆ بابە کە بدۆزیەوە تەمان دەبێت جێگۆڕچی پێ بکەیت باشە بابەتجان ئەوەش بە نسبەت قوتابیان پرسیارەکانی ڕاهێنان تاکو وانەی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان